پێنتاگۆن دەڵێت رووسیا بۆ هێرشێکی چڕتر بۆ سەر دۆنباس خۆی ئامادە دەکات. هێستەکە نوویە ڤدیتنا پەنجەشێرێ دە لاشێ مرۆڤدا دادیکەڤە بازارên ئەمریکایê. تەماشاچی لێ خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن من جانی دیلان ئۆمیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سڵاوڕێزێ من ساڵح دەمێ جەرجی بۆوە بینەر هێژا فەرمو ئەمجە ئەمریکایê دەست پێ بکەن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لەگەل لە سەرۆکۆزیرێ هندستانê نەرێندرا مۆدی ئاخەوی دێ دەمەکێدا کو ئەو دخوازە سەرکردەیەن جیهانê هەلوەستێکە تونتر لە دژی شەرێ رووسیای لە ئوکرانیایە بدن. بایدن گوت وی خێرهاتنە ئەریکاریên miroviyên هندستانê بۆ ئوکراینایê kir مۆدی ji aliyê xwe ve rewşa Ukraynayê wekû rewşeke cihê xeman binav kir û got xwendekarekî hindî di nava şerê Ukrayna de jiyana xwe ji dest daye. Wî got ew bi serokê Rûsya Vladimir Putin û yê Ukraynayê Volodymyr Zelenskî re axiviye û li her duwan jî banga aştiyê kiriye. Tê zanîn Hindistanê kuştinên li bajarokê Buça şermezar kirin û banga vekolînên serbixwe li dor wan kir. Lê hîn jî Hindistan xwe ji hewlên muhasebekirina Rûsya li Ukraynayê dûr dixe. دواترین هەڵسەنگاندنەکانی پێنتاگۆن ئەوەیە رووسیا بۆ هێرشێکی چڕتر بۆ سەر دۆنباس خۆی ئامادە دەکات بەڵام هێشتا دەستی پێ نەکردووە. وتەبێژی پێنتاگۆن جان کێربی دەڵێت رووسیا هێز و کەرەسەکانی بوو ئەو ناوچە دەگوازیێتەوە و کارۆدەستێکی تر لە پێنتاگۆن دەڵێت رووسیەکان زۆرتر تێشکیان خستوتە سەر هێرشەکانی بە مۆشک لەو ناوچەدا. کاربەدەستەکە دەڵێت کەروانێکی درێژ لە ئۆتۆمبیل کە تانک و تۆپ و پاڵپشتی فڕۆکەوانی و پیادەی تێدایە بەرەو باشووری شاری ئیزیۆم دەڕوات. وەزارەتە بەرەڤانیە رووسیا گوت گروپێکە سەربازên ئوکراینی هەوڵدای ji کارگeheke çêkirina pola birevin li hêzên Rûsî rê li wan girte. Peyvdarê wezaretê Igor Konashenko got bêhtirî sed serbazên Ukraynî xwe li wir radestî hêzên Rûsî kiribûn berî ku roja dişemê êvarê hewla reva bi riya erebeyên leşkerî bidin. Hewla revê bi êrişên ezmanî û topbarana Rûsî hat beravêtin. Wî got pênce serbazên Ukraynî hatin kuştin û çelûduan ji wan careke din xwe radestî hêzên Rûsî kir. Ev agahî bi awayekî serbixwe nehatin piştrast-kirin. وەزیری هێزە لەشکەرەکانی بریتانیا لە ڕۆژی سێشەممە وەتی پەنابەردنی رووسیا لە بەکارهێنانی چەکێ کیمیاوی لە شاری ماریۆپۆل لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیە هەمووشیانی ئەو بژاردانان کە لەسەر مێزدایە ڕۆژاوە چۆن وەڵام بداتەوە. جێمس پی بە سکای نیوزی بریتانی وت بەکارهێنانی چەکی کیماوی پشتڕاست نەکراوەتەوە بەڵام بەکارهێنانی نیشانەی هێلی سوور دەبێت و وەڵامدانەوەی هەیە. ڕێبەرانی ڕۆژاوە بگرە پێش جۆڵانەوەی هێزەکانی رووسیا بۆ ئوکرانیا لە شیانی بەکارهێنانی چەکی کیمیاوی هۆشداریاندا بوو. هێزن لەشکرین ئوکراینا ڕۆژە دوشەمێ هەن مانیین کو هێزن رووسی لە باژارێ خارکیێڤ ئاوێتە بوون تەقاندن. مەترسیە وان ماینان ئەوە کو دikarin de her kêlîkekê bitaqin. Karmendên rizgarkirinê tîmên ji hevxistina maynan û polîs taxa ku lê mayîn hatî teqandin girtin. Her boriyeke kesk wekû lêtreyeke soda ku bo dora kîlo nîvekê teqemenî hatibû dagirtin. Amerîka cara dawî mayînên wiha ji hev belav dibin di operasyona bahoza beyabana sala 1991 de li Iraqê bekar anî. Sala 1997 mayînên wiha li dijî kesan ji aliyê 164 welatan ve hatin qedexekirin di nav de jî Ukrayna. بای تند و بەهێزی بەهاری لە ڕۆژی دووشەممە بۆ هۆی ئاگرتێبەردان و ستاندنی دارستانەکانی دەوروبەری نیو مەکسیکۆ و چۆڵکردنی باشووری شاری ئەلبۆکورکی کە کاربەدەستان دەڵێن هەندێ لە ساختمانەکان سوتێنراون و مەترسیکی زۆرتر هەیە. نزیکەی 100 ئاگرکوژینەر خەریکی کوژینەوە و دامرکاندنی ئاگرەکەتان کە لە کۆنتڕۆڵ دەرچووە و دووکەڵێکی زۆری لێوە هەستاوە کە لە چەندین میلەوە لە دۆڵی ڕێوگراندێ و دەبینێ.
کاربەدەستانی ناوچەی ڤالەنسیا داوای چۆڵکردنی ناوچەکەیان کردووە و ئاراستەی دانیشتوانیان بۆ پەناهگایەک لە باشووری ئەلبۆ کورکوی کردووە. پاکستانیان ڕۆژا سێشەمێ هێڤیان خوا دەربرین کە سەرۆکوەزیرێ نو شەهباز شەریف و حکوومەتە نو دێ بلندبوونا ئینفلاسیۆنێ کۆنترۆل بکەن. شەریف ڕۆژا دشەمێ وەک سەرۆکوەزیرێ نو لە کۆشکە سەرۆکتیە سۆند خوار و کەتێجهێ سەرۆکوەزیرێ چووی عمران خان. کارسازێکی خۆجهی بە ناوی عەبدول واحد گوت نەخەمە خەلکەیە چ حکوومەتێ سەردەسەڵاتێ تشتێ ئەو دخوازن پێشکەتنا وەلێتە. شەریف دە ئاخافتنە خودە پشتی وەرگرتنا دەنگین پێویستێن پەرلەمانێ گوت حکوومەتە چووی یا عمران خان بە ئاوایەکی خراپ ئابووری بڕێڤە بر و حکوومەتە وی ڕاستی زەحمەتیên dijwar dibe ku rewşê dîsa baş bike. ئەو پەنابەرانەی کە لە ناوچەی جارنەهێوی ئوکرانیاوە پەڕێونەتەوە شاری میدیەکە لە بەری پۆڵۆندیا بە زۆری ژن و منداڵن و باس لە دڕندایەتی ئەو شەڕە دەکەن و هەڵسوکەوتی سەربازانی ڕووسی بەرامبەر بە هاوڵاتیانی سڤیل. ئوکرانیایە ڕۆژە دوشەمێ کۆچە بەر بە پۆڵۆنیایە بەردەوام کردن. دەما ku serokê Okraynayê hêşarî dide ku welatê wî di dema girîng de derbas dibe ji ber ku leşkerên Rûsî dê operasyonan li Rojhilatê zêde bikin. Dema ku ew derbasê medayîka li aliyê Polonyayê dibin, hinek penaberan bi giranî jin û zarok behsê zilm û zora pevçûnan kirin. Стосовно знайомих, з якими я працюю, вони знаходились. Haval û hevkarê min ji gundê nêzînîşîn hinek û destê Rûsan daye. Destpêkê de gund nemin, leşkerên Rûsî destê xwe nedan xelkî û naaxivîn, lê piştî demekê dest bi kuştina mirovan kirin. Hevalên min dibêjne min leşkerên Rûs li malên welatiyan vedijiyan û an kesên ku alîkariya wan jî dikirin dikuştin. Gelek kes hatin ku levbaran kirin. Wan ji malên xelkî tişt û alav dizîn. Li herêma Çirnîv tirana digel kiç û zarûkan dikirin, ev rast e. Penebera 25 salê Katerina Maksimenko ji herêma Donetskê ye û dibêje gelek welatiyên herêmê koç dikin. Rewşa herêmê roj bi roj xirabtir dibe. Wan topbaran dikirin û ez niha dikarim bêjim ku ew îstasyona trênê ya li Pokrovskê bombebaran dikin. Gelek welatiyên herêmê koç dikin. Herkes li bendeyê ku rewş xirabtir be. Xwebexşê sersinûrê Medayka Oleksandr Fedorov rewşa koçberên Ukraynî wisa diyar dike. Kesên ji rojhilata Ukrayna tên di rewşeka pir û pir dijwar dane. Ew bi cantayên biçûk digel zarûka tên û hindek ji wan bêbelge ne. Gelek xirab e, rengê rûyê wan nemaye. Dibin strêsê dane û digirîn gelek zehmet e. Ajansa peneberan ya neteweyên yekîtê UNHCR dibêje zêdetirî 4.3 milyon kes nîvê wan zarok ji Ukraynayê derketine û ji nêvê wan zêdetir jî çûna Polonyayê. Rêxistinana neteviya koçberiyê texmîn dike ku zêdetirî 12 milyon kes li herêmên Ukraynayê dibin êrişê da asê mane. Êrişa Rûsyayê ku ti 24 reşemê de dest pê kiribû, bûye sedema krîza herî mezin ya peneberan li Ewropayê ji şerê cîhaniyê duyem êreve. Hêzên Almanyayê roja duşemê balafirên taybet bekar anîn ji bo veguhestina birîndarên Ukranî bo Almanyayê ji bo dermankirinê. Tîmên saxlemiyê û hêzên ezmanî got serbazên Almanî roja duşemê birîndar ji başûrê Rojavayê Polandayê bi geşta Airbus A310 Midevak rakirin. Li gor Ajansa Nûçeyan ya Almanî DPA 12 sivîl de lîsta nexweşan de bûn, di nav de jî zarokên birîndar. Kes û nasên hin nexweşan jî bi wan re bûn û ew hatin veguhestin bo bajarê Kolnê. Almanyaya ku di destpêka şerê Rûsya de li Ukraynayê nedixweste çekan bide Ukraynayê niha erê kir ku tank û mûşekan bigihîne Ukrayniyan. Kompanya leşkeriya çekan Rheinmetall de pênce tankên Leopard 1 bide Ukraynayê. Wezîrê Aboriya Almanya Robert Habeck roja duşemê got divê çek ji Almanyê zû bikin Ukraynayê ji ber ku Rûsya dê êrişa rojhilatê Ukraynayê bike. Almanyaya ku bi awayekî berfireh pala xwe dide ser enerjiya Rûsyayê ta çi astê dikare alîkariya Ukraynayê bike.
جبو شیروکرنا و مجاره نها ابوری ناس مسلم تالاس جه آلمانیا بریا سکایپ بمرایه دم باش ما مسلم تو دبیجی او آلیکاریا نیو لشکری آلمانیا بو اوکراینای دکاره چی بکه؟ والله دم باش تو تماشاوانی تیجار يعني دواري لشكري دا راستي از نقلك بسبورم ويشبكنا اللي شد واتي في اليكاري لشكري هنا دواري ابوري دا مركانه في بيتشروا بكي ايش قا هر يعني يعني اليكاري لشكري بگن اوكرانيا وك يعني سرك وزير بولندا بريشان روجا قلت تشتي باوكرانيا لازم سلاح سه چهار جاران سرهفده دوباره كر واتي اوكراني قال لك بحوجي سلاح ورن فاگر سلاح جوان راهري يعني كانن هم بر روسا بسكن بلكي رنگي جرنگا روسا بشكينين چونكو انها المانيا سياستها خو يعني بري ويب دمك بلكي حطاني مهك بري ويجي سياستها المانيا سر بنگه كي بو نوفيليت كرن سياستها روجلاتي او سياستها كو دخواست يعني روسا يا بوتين ريجيم بوتين بري بيجي حتى سوفيت جي كوانا بن وانا بالي خدا كاشكن بواري ابوري واري تيكلين ابوري خدا كاشكن وبرسكريكي خدا بروسان را دواري ابوري دا جهفكن ل بشتي شر اوكرانيا يعني دستلات المانيا كيشت قناعتك روس برنگي ابوري بالي اشتي دانين باشه ما مسلم يعني اف خالك گلکی گرینگه ام دزانن کو المانیا با اواکی برفره بالا خود سر انرژیا روسیا و يعني تدي یک جوان ولاتین اوروبيه کو هنکی دل بو کو اف جزاين کو ولاتین روجاوا و امریکا وان سپاندن سر روسیا هنکی حمبيز نکر بوان آلیکارین لشکری بوان تانکان و روسیا وکی نحسبین دستیاوردانک دناوا اوکراین دا یعنی آلیکاری که راست به اوکراین را و هر وها شرکی لبرانبر روسیا نعم كانن بيجن يعني انا المانيا كتا يعني خجهرت يعني دمك دريش كو تيكلين وي تايبتي وتايبتي جي بارتيا سوسياليست المانيا ميراتك وي دريش تيكلي باش بروسيا راهي لي بشتي الدجي اوكرانيا خجهرت انا المانيا كتا روشا كانما قال لك بالا وي كاسكي يعني قال لك خميل دخويها قال روس وانا ببيجن اف تانکانا رنگی کی دستی وردانه آلمان بنها باشکری دستی خاطی وردادن و دبیجن اف آنها مثلا ما اوکراینیا بسر که بچه که اگر اوکراینیا بسر نکبه دبی مترسیل سر روش ولات ما بخوا يعني ف آلمان خو گهرت او تشتی گلی کی بالکش از خوازم دوباره بکم آلمان حطاني مها آداره لسر يعني وقت بلانك استراتيجية كدمشيان نبيه سياسات روجهلات او سياسات انا هاتا غهرتن بري ويد دغوتن ام باشا ما مستعف خال زلاله بس ابوري المانيا تشقص علي كارت في درباري ده يعني المانيا راست خوازه ايدي وكوجه خوج روسيا وقتينه ابوري او تشقص علي كارت تشقص دكاره باوكي سر بخو بانرجيا روسيا بيجي يعني ابوري المانيا كان بانرجيا روسيا بيجي يعني سدي سيج انرجيا المانيا روسيا دته اگر المان بخوازن خواني كي بيشين كانن بيجين ليش المان نه خواستن سدي سد هم درو كده قد كن خج روسان وبكن بقاف المان انا بلان خدادين حتى 2024 و يعني خج انرجيا روسيا قد كنا وش او خط نورد لاين هات سكناندن فالمان آنها پلانی خبراستی دانی نو بدواره يعني هناك جدار دنج انرژی را ببینن یا دا انرژی واره تکنیکی دا بگوین جبو انرژی هندکتر خرج بکن يعني قال لك پلانی وان انا حتى 2024 خوش انرژی روسا قد کن لید همان دم دا روس تا کیان استه کانن اف فريق انرژی رجوان را دارن قد کن اف جي او اد جي دواره تکنیکی دا جي مر روك ديو دا نکونه وان خط انرژی قد که بیرو مقد کرو راست وقتك دور دريجر بيويستا شخوا المانيا اف يك اني زمان باشه ما مست يعني باندورا ويكي اف غافين كو المانيا ها دافيجه چه اليكاري لشكري بن چه هولا كو خواج روسيا وقتين سر استا ابوري
چه قاس باندورا خوال سر ولاتین آلمانیا هي تبخل آلمانیا دمینی یعنی باوکی روجانه ونوی باندوره دبینن شخوا باندورا قالك السر ألمانيا هي مثلا كان بدوار انفلاسيون يدا انفلاسيون جسدي ددس سي بلند بوس سدي حفت او قالك تأثير خل ألمان هاوية دديان يعني بندمان ام بتخمين قشبونا ولاتي ألمانيا جسالة وردا يعني سدي دورة 4-5 دا كتا كيمي دده واتاياك يعني دبيك ابوريا المانيا تيك بيرو شكلك خراب عملوا بيوليت كان ستاغفليشن يعني اول سي هي المانيا تيك روشه ستاغفليشن و تخمين كرن 10 ساله المانيا ودورا 7 مليار دولار ببره ما مستحق خالة زلال بو ابوري ناس مسلم طلاس تج المانيا مره بيجلك سپاس بوده جۆرە پشکنینێکی خوێن کە بۆ چاودێری کاریگەری دەرمانی شێرپەنجە بەکاردێت لە ئێستادا لەلایەن کۆمپانیایەکەوە هەوڵی بۆ دەدرێت بۆ ئەو خەڵکانەش ئەنجام بدرێت کە نیشانی شێرپەنجەیان نییە تا بتوانن ئەو جۆرە لوەی شێرپەنجانە بدۆزنەوە کە تازە دروست بوون. جۆیس ئێرز ڕەوشی باش بوو کاتێک ئامادە بوو پشکنینی خوێنی بۆ بکرێت تا بەشداری لە لێکۆڵینەوەکەدا بکات، بەڵام شۆک بوو کاتێک لە ئەنجامی پشکنینەکەدا ئاماژەکانی شێرپەنجە دەرکەوتن. من ڕۆیشتم و خوێنیان لێوەرگرتم. پیان گوتم پاش نزیکەی هەفتەیەکی تر پەیوەندیم پێوە دەکەن. و پاش نزیکەی هەفتەیەک تەلەفۆنم بۆ کراو پێم گوترا شتێک بەدی دەکەن و دەیانەوێت پشکنینی زیاتر بکەن. ئەو خانمەی دانیشتووی شاری کانبی لە ئۆریگن بە شێوەیەکی خۆبەخشانە بڕیاریدا بوو بەشداری ئەو لێکۆڵینەوەیە بکات بۆ ئاماژەکانی پشکنین لەو کەسانەدا کە تەندروستن. لەو لێکۆڵینەوەیەدا پشکنین بۆ ئەو پارچانەی DNA دەکرێت کە بە شانە گەورەکان شاردراونەتەوە. ئەم جۆرە پشکنینە پێی دەگوترێت پشکنینی بایۆپسی شلەمەنی لە ئێستادا بۆ نەخۆشەکانی شێرپەنجە ئەنجام دەدرێت بۆ چاودێریکردنی کاریگەریەکانی چارەسەریەکان. ئێستا کۆمپانیایەک پشکنینی خوێن ئەنجام دەدات بۆ ئەو کەسانی کە هیچ نیشانەیەکی شێرپەنجەیان نییە وەک ڕێگایەک بۆ دۆزینەوەی لووەکان لە پانکریاس، هێلکەدانەکان و شوێنەکانی تر کە هیچ شێوازێکی پشکنینی پێشنیازکراویان نییە. ئەگەر ئێمە ئەم جۆرە شێرپەنجانە لە قۆناغێکی سەرەتاییدا بدۆزینەوە بەر لەوەی کەسەکان نیشانەکانیان لێ دەرکەوێت ئەوە بژاردەی زۆرتریان دەبێت تا چارەسەرێکی کاریگەریان بۆ بکرێت و زۆربەی جاریش چارەسەر دەبن. لە ئێستادا ئەو پرسیارە بەکراوەی ماوەتەوە ئایا ئەگەر ئەم جۆرە پشکنینە خوێنانی شێرپەنجە بکرێتە نێو پشکنینی ڕۆتینەوە تەندروستی خەڵکی باشتر دەکات یان ئایا لە ئەمریکا هاوکار دەبێت بۆ بەجێگەیاندنی ئامانجی کۆشکی سپی بۆ کەمکردنەوەی ڕێژەی لە سەدا 50 مردن بە شێرپەنجە هەتا 25 ساڵی تر؟ هیچ تاقیکردنەوەیەکی تاقیگەی پرفێکت نییە و نازانین کامەش تا چە ئەندازەیەک پرفێکت یان باش دەبێت. ئەو بەڵگانەی لە دەستماندایە هێشتا هیچ دەرەنجامێکی تەندروستی نیشان نادات. بۆیە ئەستمە لە ئێستادا بتوانین سوودەکانی لەگەڵ زیانەکاندا هەڵبسەنجێنین. کۆمپانیای گرایل زۆر لە پێش کۆمپانیەکانی ترە تا ئەو پشکنینانە بخاتە بازارەوە لە کاتێکدا نزیکەی 2000 پزیشک خواستی ئەوەیان هەیە ئەو پشکنینەی نرخەکەی $949 ئەنجام بدەن. بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی بیمەی تەندروستی تێچوونی ئەم پشکنینە لە ئەستۆ ناگرن. بله بنرن هجاب بورن شاشیه که تکنیکی چه بولی هر حال او پاکیجام پیشکش کری او دور تست کن نویا من بیشن پنجاه شهر بول امریکایی داد که و بازارین امریکی جبو مسلمان این سراسری جهان او سال سیام کو او مها خوی رمضان دما پتای کرونا دا پیشوازی دکن لامریکای اف سال یکم پشتی کرونا کو نمیج و پیشکش کردن خوارنه لمزگفت به بندن تندن کوویدا دبن. هر دم رمضان کاروباره که هفبش مسلمان آیا. اوش دست بگا کووید 19 وره. اف ساله ایکم جا رودشن به تمامی بوگرنان ویژه یان جیشکاندن آروژیه دم فتاره بگ و کم ببن. لویره لناوندا امام. کجلای جواد اندونوسین امریکی و لسیلور سپرینگ لمریلاند هاتیه دروست کرن. یا جهمیان زحمتتر اوه کو ام پیش بینی بکن کاوی چند کس بین. دو سالین بوری دیجی بر پاندمیه ام گلکسی نوردار بون کو چند کس دکارن ورن. برواجی سالین بری پاندمیه. کو به درجی ماه رمضانه پشتی فتاره کرنا بکم نویجا تراوی هانتاده کرن. لی افسال ناوندا امام بتنی روژن اینی و شنبی و اکشنبان خلق کم دبن. لی نویش هر شب تیتا کرن.
بو گلک نوشتگران او جی باشه پشتی چند سالان جفتارا سر آنلاین. گلک یا خوش ام همیه ببینین و به هفرا فتاره بکین. گلک خوشه کنها ام لوی درینه. جبر کو سال عبوری تراویح نبون جبر کوویده. راست نوند امام جلای اندونوسیان و واشنگتن دی سی هاتیه دامزراندن لریا وکریه بو هر کسی که حزب کرد بجدار بید دنافاندا سوهیر کو امریکیه کا سوریه او بو یکم جاره او خوارنا اندونوسیت خود. براستی پرانیا خوارنان جبرنجه او گوشت هاتنه چیکرن وکی خوارنین منه. رمضان هر روز دم ذکری و خواندن اولیه بوان چالاکیان مزگفت هشرین فیلبون دم پندمی هاتینه دیدن بکاردینید. نه هر دو آواجی هنه روزن هفته دا زحمت خوبخشان پیدا بکی جبر کو او دخبته و دم کاری وان نزدیک دم فتاریه لما ام چالاکین خوا آنلاین دیکن. پرانیا اندونوسیان لدیف ناوندا فقای امریکا با کردچن گل دوی مهانیسان دست بروژیان کرن و چید بید لئگی گلان جشن رمضان بیده کرن. ئەو میلانەی کە لە پاش شەڕ بە جێماون زیانێکی زۆری لێکەوتوتەوە ئەو پەنابەرانەی کە شاری ئەفرین بەجێهێشتون ئێستاکە لە کامپی شەهبا دەژیان بەسەرهاتەکانیان دەگێڕنەوە. ئافرینیên کوژبەر êrîşa Tirkî ji warê xwe hatine koçberkirin li penageha Şehba bi xeteriya mayîn û bermahiyên şer re rûbirûne. Ku li vê devera kavilkirî her demekê derbiderekî Efrînî dibe qurbanî ji ber van çekên kujer. Zarokê Efrînî Xelîl Elî yek ji wan qurbaniyan e ku di peqîna mayînekê de lingê xwe hinda kiriye. Em ji Efrîn hatin bi derê ew diçî mektebê xwe cem evelînê xwe. Piştî wê ew çû navê êzinga çixan caratin evê tiştir evîn. Ew çû êzingî cema Tehenferdos qomila bi lingî min dipeqî lingî min qutbî جاكي اللي نجيب وانا بيه انا كمان مكتبي لنجك صناعي ادخوزم ما كافولي خب ماشم خورا بليزم دوی مجاره دا او به ارمانجا هشیارکرنا زاروکان جه خطریه ماینان دسته کاروبارن جواکی او به آلیکاریه یکیتیا روشنبیرن عفرینه ریزا چالاکیان لکامپ و گندن پناگاها شهبا لداردخینه یک جوان چالاکیان لکامپا بر خودان بو تیدا زاروک بشیوای لیسکو شانویه ده دربار خطری ماینان ده هاتن آگاه دار کرن. في ساحتنا وفي تشولنا اد منطقة شهباد بطيبات شاف تيدا درباز بيا والغام تيدا هنا جبر وي انه زوري ون ساون قربه بجوز زوروك نظن به هوا لغمه جي بو لغمه وري ليسكوندن واكيد به بجوز ساقات به او پارچوك جوني خوشي بده فما خواستم تركيز بكن سر زوروك اكيد شو خوبه پارزه و اگر راستي تشتنه هات اكيد شو پارستنه خوبه كي واكيد خبره بكيده لكلا كويجي ما خواست يعني حتى عم بعالم يجي عم واكيد التعريف بكن انه منطقه لفر مهدده منطقه خطريه هاي گرک چاوه دو منظمه جلو منطقه به آستنگین لپش زاروکن عفرینین کش جوار خودور کتنه گلکن که نتنه مترسیا ماین و برماهین شر زاروک تیاوانده که ارمانج چیمکی اف زاروک دنا و زور و زحمتین جانا در بدربونه ده مانه بیکو آلیکاریا پیویست جوان رواره پیشکش کرن. نوروز رشا دنگ امریکا شهبا نتنه لهرم شهبا بله لهرم درن باکور روجلات سوریجی گلک بجن سیویل راستی وان زحمتیان دبنو کریز آبوریا کو هرم تفدا تیرا در باستبه باندور دایه سر بهتری 5000 مالباتن کامپا واشوکانی لباکور روجلات سوریه مالبات راستی دجوارین جیان دبن جبر نبونا آلیکاریان جالی نتوین یگرتی و دزگهین گریدای بوه و پامنر ملقامشلو آگاهین بهتر دوی درباره دهنه. ئەڤژن نل سەیرانێکەیە ئەو ژنەکە دەربدەرە سەرێکانیەیە لە کامپاوا شوکانی دمینە دمەها ڕەمەزانێدا لە گیهایەکی گۆپێکانە بکەلە وەرە خوارن لێ چۆلا دەردۆرا کامپێ دیگەریە لێ تورکێ ڤالا vegeriya. Qeyrana aborî li gel jiyana kampê de jiyana diya ciwan
دژوارتر کریە. ئیرۆ چوو مشخار مچووی ناک پنجار مگوبێکیز بدم هەبدە ئە پنجارێ چوولێ زێ خۆشترتنە و تنێنێ ینی وەفرترە گشت زە بەهای من نەدیت هیچ ئازادم سوکێ مشخار ئەوی ئارزانتر هیچ مشخار بکە فتار ئەم دارن چوولێ تشەکتنە داوی بەهار داوی بی پنجارتنە مە بەرش خا دەبارە خا پێ دکرد ئەو ژینە مای تشتگیش بەهای و زەیتنە ینی تش زەحمەتە بەهای لە کامپاوا شوکانی هەموو جوورەیان خواردنێ بوهانە و ڕێژەیە بێکاریەژی پر بلندە دە ئەنجامدە ئالۆزییا مرۆڤی گرانتر دبە. ئاپێ حسێن بێهێوی لەبەر سیکا کۆنێ خوار و نیشتیە لە هێویا دەما فتارەیە. ڕۆژی وەختا ئەمە جمتنە بمری وی تشتنێ وی چ بخۆ فەقیرۆ تشتێکتونە بخۆ ینی وی چ بخۆ وی با کەبرا بخۆ چ بخۆ ئەم کۆنن و نایلۆنە و تشتنەی نەشغلەی نەکار نەعمل نەتشتە. لە کامپاوا شوکانی نێزیکی 5,000 ماڵباتên derbederên serêkaniyê hene. Got di sala 2019 de bi êrişa Tirkiyê re ser bajêr tevî nêzîkî 200,000 xelkên bajêr derbiderî Hesekê û bajarên din bûne. Fatmaya 58 salî dibêje got derd ne xêzanî û bêkarî ye. Derdê wê tenê vegera bi ewle li serêkaniyê ye. Mala me re yaxî mala me re goterban me re ne var Alam dixwazim îro mala xwe nestinî gelkî zehmet mala me tê mala me yax ساقيا وتخوازم هم باش نخوارن مرنا نو ابي بخ مره برشينا مرا وساق بس مره دعوه مال اخوتك باش تبرچاو نبي بنزي بقول من ما كارما li bajarê Hesekê du kampên serekeyên taybet bi derbiderên serêkaniyê hene her wisa bi hezaran di nava bajêr de xwebcî kirine. Ev yek ji kampên got ji aliyê netewên yekbûyî ve nayê nasîn. Gud encam derêxistinên girêdayî UNê tu alîkarî pêşkêş nakin. Rêxistinên xwecihî têra pêtiviyên sereke nake û di rewşa qeyrana aborî de di herêmê de. Rewşa mirovî li van kampan pir xerab e. Zana Umer, dingê Amerîka, Kampawa Şûkanî. بله بینرین هجا انها به کنترل جمره دیویژن کل بازار نیویورک گل بارانک چبویه لسابوی و دکارن آگاهی داوی دو درباره ده لسر مالپره بشوپینن. کرد کنکشن به داوی هات هر شاد و بختور بن. بمینه خوش.